دوای 14 ساڵ لە زۆرینەی دەسەڵاتی ڕەهاییداری و سیاسی و سەربازی لە کەرکووک و ناوچەکانی دیکەی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان، کورد نەک نەیتوانی بەرگری لەو دەسەڵاتە بکات، بەڵکو لە دوای 16 ئۆکتۆبرەوە لە 150 خاکی کوردستانیشی لەدەستدا. بەرپرسێکی کۆمەڵی ئیسلامی پێی وایە گواستنەوەی ئەزموونی هەرێمی کوردستان و شەڕی پارتی و یەکێتی لەسەر پشکەکان بۆ کەرکووک وای کرد کورد نەتوانێت ئەو دەسەڵاتە وەکو خۆی بهێڵێتەوە کە لە دوای ساڵی 2003ەوە بەدەستی هێنابوو. هەموو ئەو کێشە و گرفتانەی کە هەمانە یەکێتی و پارتی بەرپرسن، چونکە ئێمە زۆر هاوارمان کرد کە گەڕانەوەمان بۆ کەرکووک با لەسەر ئەساسی محاسەسەی حزبی نەبێ، با ئەو چۆنەڵی ئەو تەجروبە تاڵی کە لە هەرێمی کوردستان هەمان بووە لە کەرکووک بەو نەفەسە دەست پێ نەکەینەوە، چونکە لە کەرکووک دوژمنمان زۆرە، لە کەرکووک ناحەزمان زۆرە، لە کەرکووک سیاست بە شێوەیەکی تر دەکرێت بۆ چوونی خەڵک جیاوازە لێرە. بەڵام بەداخەوە ئەو تەجروبە تاڵی کە لە هەرێمی کوردستان هەبوو ئەوش بریتی بوو لەوەی کە 50 بە 50 هێنان لە کەرکووک جێبەجیان کرد. ئەمە بەڕاستی بۆ کەرکووک تەواو نەساز بوو، نەکلۆک بوو، بۆیە ئێستا ئێمە بارودۆخمان بەو شێوەیە. خانی ڕژێمی باعس و گرتنە دەستی دەسەڵات لەلایەن کوردەوە لە پارێزگای کەرکووک، پارتی و یەکێتی هاوشێوەی هەرێمی کوردستان سەرجەم دەسەڵاتەکانیان بەسەر خۆیاندا دابەش کرد، بە جۆرێک هەمان ئەزموونی خراپی حکومڕانیان لە کەرکووکیش پیادە کرد. ئەمەش بێ ئومێدی لە لای دانیشتوانی و ناوچانە دروست کرد کە ئەم دوو حزبە بوون بە حکومڕانیان تیایاندا. پێی ئەو بەهێزکردنی بەغدا لەلایەن کوردەوە و داواکردنی کورد پارە و ئەو دەسەڵاتانەی کە خۆیان پێویستیان پێبوو لە بەغا، بۆیە ئەمە وای کرد کە ئەم دەسەڵاتی کوردی لەم ناوچانە وردە وردە بەرەو پوکانەوە بڕوات بە شێوەیەکی تەدریجی. بەداخەوە لە خیانەتی 16 ئۆکتۆبر کە پارتی و یەکێتی پێکەوە بەرپرسیارن لەو خیانەتەی کە کردیان بەرامبەر ئەو ناوچانە توانرا لەو کردەوەیەدا زیاتر لە 150 خاچی هەرێمی کوردستانیان لەدەستداوە و ئێستاکەش نەک 150 خاچی هەرێمی کوردستانی لە ناوچە جێناوەکان، بەڵکو خودی کیانی هەرێم کەوتوێتە بەرمەترسیەکەوە، ئەویش نەک لەلایەن خەڵکەوە بەڵکو لەلایەن خودی ئەو دەسەڵاتی کە ئێستا فەرمانڕەوایی هەرێمی کوردستانەکات. بۆیە دەکرێت بڵێن کورد مقەسر بووە لەو ڕوانگەیەوە کە نەیتوانیوە لەگەڵ پێکاتەکانە بە شێوەیەکی جوانتر تعامل بکات کە پێکاتەکان ئەمڕۆ باتنایە سەر جادا، سەرڕای ویستی تورکیا، ویستی ئێران، ویستی بریتانیا، پێکاتەکان باتنایە سەر جادە بیان وتە ئێمە کاکەجان لەگەڵ کووردا جوانتر هەڵمان کرد، لەگەڵ کووردا جوانتر ژین، لەگەڵ کووردا بەرژەوەندەکانمان زیاتر بوو. نە ئەوەی ئمڕۆ نەکرد پێکاتە کوردیا بڵێن عەرەبی و تورکمانی و ئاشوریەکان، تەنانەت کورد خۆی بێ ئەمە زۆر خەتەرە، کوردێک بێتە سەر ئەو جادەیە بڵێ من حکومەتی عێراقم پێ باشترە. ئەمە ئەو پەڕی بێمەستەوایی نەزانین بەرژەوەندخوازی ئەو گروپانە دەرەخات کە لەم شارەیە حاکم بوونە، بەداخەوە دەبوونە ئەمە نەکەن. دوای 14 ساڵ لە ئەزموونی حکومڕانی لە دەسەڵاتی کورد لە کەرکووک، کورد لە خراپترین دۆخی سیاسی و ئەمنی و ئیداریدایە لەو ناوچانە. لە ماوەی زیاتر لە 3 ساڵی جێهێشتنی کەرکووک و ڕادەستکردنەوەی بە حکوومەتی عێراق، سەرانی کورد هیچ دەسەڵاتێکیان نەماوە لەم ناوچانە و هەموو شتێکیان لە شارەکە لەدەستدا و لە دەسەڵاتەکانی ئیداری و سیاسی و سەربازی دوور خرانەوە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.